سڵاو ڕێز و خۆشەویستیم قوڵکن هاوڕێیانی خۆشەویستم ژیرتان لەگەڵ لە ڤیددیوەیەکی نوێ ئەو ڕۆ دەنگ دەدەین هەمومان بێکەوە دەنگدانێکی یەکلاکەرەوە دەکەین ئەویشەوەی بزانین باشترین یاری ساڵ کامەیە و من بە لە ڕێنگەی ئۆنلاینەوە دەتوانم دەنگ بدەم ئێوەی خۆشەویست دەتوان دەنگ بدەن ئێستا کاتی سیاست نییە کاتی فیلم و خڵاتەکانی ئۆسکار ۆشتان نیە بەڵکو کاتی گەورەترین دەنگدان و باشترین دەنگدانە لە هەموو مێژوو ئەویش دەنگدانی یاریەکانە ئەو شتانی ئێمە حەزمان لێە گەیمەری ڕاستەقینە دەبی دەنگ بدەن هەمووتان تکا دەکەم بەشداری بکەن لەو دەنگدانە با ئەکسەس پێ بکەین دەبێت نەکەن لایک ڤیددیۆی سبسکرایب چانەکەم کە گرتاوە کوێستنت کردیا بۆ ببینی یەک گجار ڤیددیۆی ناوازە و خۆشەویست یەڵاوڕێیانی خۆشەویستم بە یەکسەر دەست بە دەنگدانەکەمان بکەین خۆشەویستانم ئێوە دەتوان دەنگ بدەن لە ڕێگەی ماڵپەڕی گەیمز ئەوۆردز هەر لە گوگل بنووسن مەسەلەن ئەوە گوگڵ بنووسن گەیم ئەوۆردز لینکی ماڵپەڕەکەش دیسکریپشن دادەنێ ئەو لینکە یەکەم دەکەیتەوە دەتوانن دەنگ بدەن ئۆکەی نۆمە نیست بەس پێشەوەی دەست بە دەنگدانی کۆم دەمێت لە باگراوەند میوزیکێکی خۆشی گۆست ئۆف سوشیماتان لەو پێ بکەم چونکە لە بە کۆمەڵە خەڵاتەکی کاندید کرای گۆست ئۆف سوشیما سەو دەمەوێت گۆست ئۆف سوشیما خەڵاتە زۆرینەکان بباتەوە ئۆکێ نۆمە نیست یەکەم خەڵات کە تهدیدی بکەین بێگومان خەڵاتی باشترین یاری ساڵە لە ڕێگەی Game of the Year باشترین یاری ساڵ یاخود یاری ساڵ recognizing a game that delivers the absolute best experience across all creative and technical fields دەرێ لە ڕێگەی چۆن یاری ساڵ هەڵدەبژێت دەبێت مواصفاتەکانی دەبی چی دەبی باشترین ئەزمون لە سەرجەم لایەنەکانی داهێنان و لایەنەکانی تەکنیکی لە خۆ بگرێت بگومان چەند یاریێکمان هەیە ئەو ساڵ دەبۆ خەڵاتی باشترین یاری بادەستە چەپۆ لەسەر بکەن یاری دوومی تۆرناڵ کە من تاوەکە سیارەکەم تاقی نەکردەوە بەڵام بەش یەکەمی یاری دووم زۆر بەدڵ بوو پێم وابوو یاریێکی ناوازە بوو بەڵام وەکو باشترین یاری ساڵی خۆمی نازانم بەڵام بەکی بێگومان لەلایەن زۆرینەی خەڵک دوومی تۆرناڵ باشترین یاری ساڵە وارووا یاری فاینل فانتەسی 7 ریمیکمان هەیە کە ئەو یاریەش لەلایەن سکوێرنیکس بەرهەمات یەککە لە یاری هەر نازدارەکان من فاینل فانتەسیەکانی پێشترم تاقیکردەوە بەڵام ئەوەیانم نەکردیەوە بەڵێنم بەخۆمدا بوو لەگەڵ پلیستیشن 5 تاقی بکەمەوە بێگومان تاقی دەکەمەوە بۆیە ناتوانم قسە لەگەڵ ئەو یاریش بکەم بەڵام بێگومان لەوەی کە زۆرینەتان عاشقی ئەو یاریانە وا پێم وایە شایانی شتی یاری سێم کەمان گۆست ئۆف سوشیما بێگومان هاوڕێیانی خۆشەویستم گۆست ئۆف سوشیما یەکێکە لە باشترین یاریەکانی ئەو ساڵ و بە بڕوای من خەڵاتەکەش پێویستە بدرێتە یاری گۆست ئۆف سوشیما لەبەرەوەی لە ڕووی دەرهێنان لە ڕووی دەرهێنان لە ڕووی کوواڵێت لە ڕووی گەیم پڵەی لە ڕووی گرافیک لە ڕووی هەموو شتێک بەڕاستی گۆست ئۆف سوشیما یاریشی ناوازە بوو جێبدەنە و میوزیکە نازدارەی کورێوە چیە و میوزیکە خۆتان دەزانن ئەم دەناسن ژیر عاشقی میوزیکیە هەموو یاریەک بە بڕای من ئەگەر بێت و میوزیکێکی ناوازەی هەبیتن بێگومان خۆشم دەوێت بەرەستە خۆمیان یاریەکەم خۆش دەوێت گۆست ئۆف سوشیمام زۆر خۆش دەوێت چونکە بە بڕای من زۆرینەی گەیمەرە سەر کۆکن کەەوە باشترین یاری ساڵە بۆیە دەنگ دەدەن بە گۆست ئۆف سوشیما و هەیدیسمان هەیە کە ئەو یاری نوێ تاقیم نەکردیتەوە تەنیا لەسەر PC و بزانم نیتندۆی بەردەستەشی لە بابەتەیە ئەو یاری هەیدیز یاریێکی ئیندیە ئیندیپندنتە واتە یاریێکی بچووکە لەلایەن ستودیۆکی بچووک دروست کرا لەلایەن هەندێک کەسی ینی سەربەیز کۆمپانیاکی گەورە نینە دروستیان کردی هەیدیس دەڵێن ریڤیوەکانی زۆر باشە بەڵام نازانم تاقیم نەکردیتەوە ئانیمەڵ کرۆسینگ ئەو یاریش ئەو سەڵ دەنگانەژی یەکجار گەورەی دروست کرد و زۆر خەڵک دەڵێن باشترین یاری ساڵە لەبەرەوەی یاریێکی زۆر خۆشە و تونوتیژیش تێدانە و منداڵان زۆر گونجاوە تەنانەت تەمەنی گەورەش زۆر گونجاو ئەنجامی بداتن باسی ئەوەی دەکات دەخۆتوانین دوورگەیەکی دروست کرد و دوورگەی ژیانی ڕۆژانەی خۆت بەڕێ بکەی ئەو شتانە نات مای ستایلی من نیە و یاریە بەڵام هەروەها یاری The Last of Us Part 2 مان هەیە کە ئەو یاریە The Last of Us Part 2 لەگەڵ گۆست ئۆف سوشیما بێگومان ئەو دوو یاریە بە بڕای من یەکەیان دەیبا هەرچەندە بە بڕای ینی بەعام هەیدیس یان Last of Us Part 2 یان گۆست ئۆف سوشیما لەو سێ یەکەیان خەڵاتەکە دەبن بەڵام بە بڕای من یان Last of Us دەیبا یاخود گۆست ئۆف سوشیما دەبێت خۆتان زان Last of Us یەکە لە زەخمترین یاریەکانی ئەو ساڵ بەڵام زۆر خەڵک کێشیان لەگەڵ چیرۆکی یاریەکەی هەبوو بۆیە منیش دەڵێم پێویست ناکە یاریێک بە لەبەرەوەی خەڵکەکی زۆر کێشیان لەگەڵ چیرۆکی یاریەکەی هەیە بۆیە پێویست ناکە
یاریە گوتە باشترین یاری ساڵ کە خەڵکە زۆر کێشەی لەگەڵ هەیە بەڵام باوەڕ ناکەم خەڵکی زۆر کێشەی لەگەڵ یاری گۆست ئۆف سوشیما هەبوو بۆیە ئێمە دەنگ دەدەین بە یاری گۆست. Thanks for voting. Okay, you voted for Ghost of Tsushima. دەنگماندا بە یاری Ghost of Tsushima وەکو باشترین یاری ساڵ. Okay, بێنە سەر دەنگدانێکی دیکە. Best Game Direction. Awarded for outstanding creative vision and innovation in a game direction and design. ئەوە دەنگدانە زیاتر بە شێوازی دەرهێنانی یاریەکەیە. شێوازی بەڕێوەبردن لە بەرهێنانی یاریەکەیە. دایرێکتەرەکەیە زیاتر. لەوەش یعنی مەسەلەن چۆن مەسەلەن ڤیژنەیان هەیە لە بیدایەتەوە نیگایەکیان هێدانەوە یاریەکە مەسەلەن ئۆپن وۆڵدێکی لەو بابەتەبی تاوە کۆتاییەکەی دەبی لەسەر ئەو نیگای خۆیان ببینێنەوە یاریەکە لا نەکەویتن. بۆ ئێش بە بڕای من فاینال فانتەسی ریمیک ئێستا بۆچون خۆمتان و باز دەکەم. فاینال فانتەسی ریمیک بێگومان لە ڕووی دەرهێنانەوە زۆر ناوازێت چونکە لە بیدایەت یاریەکەی تا کۆتاییەکەی بێگومان لەوەی هەمان ئاز دەمێنێتەوە لە هەمان نیگایی دەرهێنێت دەمێنێتەوە. گۆست ئۆف سوشیما جوانیەکەی و گەیم پڵەیەکەی و چیرۆکەکەی لە هەمان ئاز دەمێنێتەوە. هەیدیز ناتوان قسەی لەسەر بکەم بری نایزانم. هاف-لایف ئالێکس هەمان بۆچونم هەیە لەگەڵ هەرچەندە من یاریەکەم نەکردێ بەڵام زۆربەی گەیم پڵەیەکەم لە یوتیوب بینیە کە زۆر ناوازەیە. The Last of Us Part 2 بە بڕای من ئەو خەڵاتە دەبا وەکو دەرهێنان لەبەرەوەی دەرهێنەرەکە ڕاستە بە ئەوەی خەڵکی نییە چۆن دڵێ بەدڵی خەڵکی نەبوو نیگەیەکە لە سەرتاوە تا کۆتایی بەڵام دەکەرێتەوە سەر Last of Us Part 2 هەیدیسی و Ghost of Tsushima. من لەوەش هەر دەنگ بە Ghost of Tsushima دەدەم دەمێ ئەو یاریە زۆرتی خەڵات بە لەبەرەوەی دەمێ هەموو کۆمپانیاکان چاو لە ستودیۆی سەکات پانچی بکەن هەموو بە Xbox بە Microsoft بە Nintendo چاو لە سەکات پانچی بکەن یاری لەو جۆرەمان دەوێتن تکایە. Okay, best narrative باشترین چیرۆک. narrative واتە چیرۆک هاوڕێیانی خۆشەویستم. best narrative باکەچی لێ دێنەوە هەڵتەکماندا تەنیا ناو best narrative so بینەوە ئەوش خەتی FTTH وابزان بەخۆشی ماڵپەڕەکەیان زۆر سەریع نییە. Okay, best narrative باشترین چیرۆک ئەمانە 13 essential Ages Dream نازانم ئاگاداری زۆر ئەو یاری نیمە ناتوانم قسەی سەر بکەم بەڵام Final Fantasy 7 Remake دووبار ئەوە دەنفەر 7 Final Fantasy نوێیەکە ئەوەش لە زۆربەی خەڵاتەکان لەگەڵە. Ghost of Tsushima وەکو باشترین چیرۆک نەو باوەڕ ناکەم Ghost of Tsushima وەکو باشترین چیرۆک ببات هەرچەندە چیرۆکەی باشە بەڵام بەڕای من یان هەیدیز دەیبات چونکە باز دەکەن کەوا چیرۆکی هەیدیسی زۆر ناوازەیە یاخود The Last of Us Part 2 دەیبا. من لێرەش دەڵێمەوەکەوە ئەو سەیاریە چانسی بردنەوەیان هەیە وەکو چیرۆک من چیرۆکی Final Fantasy نوێیەکەم گوێبیست بوویمە و هەندێک لە ڤیدیۆ یوتیوبیش بینیمە لەوانەیە ئەوە Final Fantasy نوێیەکە چانسێکی هەبی لە بردنەوە بەڵام من هەر دەنگ دەدەمەوە Ghost of Tsushima لەبەرەوەی ڕاستە چیرۆکی وەکو باشترین چیرۆک نییە بەڵام بەگشتی چیرۆکی جوانە ڕزگارکردنی دوورگەکەی لە دەستی مانگۆلەکان چیرۆکی سادەیە بەڵام چیرۆکێکی ساموڕای ڕاستەقینە دەجێتەوە. ئەگەر وەکو من زۆرتان حەز لە کلتوری ژاپۆنی من فیلمە ساموڕایەکان زۆر دیتە Ghost of Tsushima نزیکترین شتە لە فیلمە ساموڕایەکە بینیمە. Best Art Direction ئەوە for outstanding creative and or technical achievement in artistic design and animation ئەو خەڵاتە دەدرێتە ئەو یاریکەوە لە ڕووی چۆن دەڵێ کە ڕووی دیزاین واتە گرافیک دروستکردنی گرافیکی کارکتەرەکان و جیهانەکەی و هەروەها بە شێوەیەکی هونەریانە ئەنیمەیشنی نوێیان خزبیتە ناو دنیای ڤیدیۆ گەیم دەدرێتە ئەو یاریە. من دەڵێم Ori and the Will of the Wisps بەڕاستی چکە یاریم تەواو کردیە لەسەر گەیم پاس دە پیسی بەردەست بوو یاریشی مایکرۆسۆفتە ئەکسکلوسیڤە ئەو یاریە زۆر ناوازە و بەلامەوە بەڵام هەیدیس ئەگەری بردنەوەی هەیە Ghost of Tsushima ئەگەری بردنەوەی هەیە Final Fantasy ریمیکیش ئەگەری بردنەوەیان هەم ئەگەری بردنەوەیان هەیە بەڵام بە بڕوای من هیچیان بەقەدەر The Last of Us Part 2 لە ڕووی ئەنیمەیشن یا ئەو یاریە بەڕاستی لە بۆ هەموو شتێکی جوڵەیەکی تایبەتی خۆی هەیە من پێم وایە The Last of Us Part 2 دەیباتەوە من دەنگی بدەم بەلای یاری The Last of Us Part 2. ئۆکەی لێرە کێشەم لەگەڵ ئەو دەنگدانەی هەیە Best Score and Music باشترین میوزیک و سکۆریش هەر میوزیکە بەڵام دروستکردنی میوزیکی باگراوندەکان پێ بە بڕای من دومیتۆرنال میوزیکێکی ئەکشنی ناوازەی هەیە ئەوە لەگە هیچدانە Final Fantasy میوزیکم گوێداتی ئەویش ناوازەیە هەیدیسم هەندێک گوێدایە ئۆکەی بوو بەلام ئۆری میوزیکەکەی تۆپە بەڵام
مەحاڵە میوزیکی 2020 لەناو یاریەکان بەقەدەر The Last of Us Part 2 ناوازەتر بی پێم وایە The Last of Us Part 2 دەیباتەوە و من دەنجێدەم بە یاری Last of Us Part 2 بەڵام نازانم لۆ Ghost of Tsushima تێدا نییە وای میوزیکی Ghost of Tsushima زۆر ناوازەیە هاو چۆن تێناگەم هەرچەندە Ghost of Tsushima لێ بای هەندێکم دەداوە The Last of Us Part 2 لە بۆ میوزیکی بەڵام Ghost of Tsushima میوزیکی ناوازەیە ئۆکێ لە ڕووی ئۆدیۆ دیزاین لە ڕووی دروستکردنی ساوند ئیفێکت و ساوند دیزاین و ئەوانە وەتە زیاتر ئەو دەنگێکەوە بەگشتی لەگوێت لێ لە عام لە باگراوند دوو ئیتەرنەڵمان هەیە Half-Life Alyx و Ghost of Tsushima Resident Evil 3 مان هەیە کە یەکەم جارە دەیبینین لەناو خەڵاتانە The Last of Us Part 2 من لە ڕووی ئۆدیۆ دیزاین ئەردەنگ کە دەیبدەمەوە The Last of Us Part 2 چونکە بەڕاستی ناتی دۆک گوستاڤۆ کاری لەسەر یاری The Last of Us کردیەکەوە بەڕاستی کارێکی ناوازی کردی چەندە Ghost of Tsushima لە ڕووی ئۆدیۆ دیزاین ناوازەیە بەڵام ناگاتە The Last of Us Part 2 لە ڕووی کوواڵەتی میوزیکەوە بەهیزنەوەک ئۆکێ لێرە خەڵک زۆر کێشیان لەگەڵ هەولانتر گوێمدایە و کارەکەش بۆی دەگەڕێتەوەکەوە کێشیان لەگەڵ ئەو دوو کارەکتری هەیە دەڵێ best performance باشترین نواندن ئەمانە ئاشلی جۆنسنمان هەیە وەکو ئێلی و لۆرا بەیلیمان هەیە وەکو ئابی و دایسوک و سوجی ئەس جینسەکەی وەکو جینسەکەی لاری Ghost of Tsushima و لۆگنمان هەیە لۆگن کانینهام ئەس هەیدیس لە یاری هەیدیس و نەجدی جێتەرمان هەیە وەکو مایلز مۆراڵس لە یاری مارڤڵ سپایدەرمان مایلز مۆراڵس 1 2 3 4 ئەو چوارەم پرفۆرمانس وەکو نواندنی ئەکتەرەکان کە ڕۆڵەکانیان جێڕایە بە بڕای من زۆر ناوازەنە بەڵام هەر هەمویان شایانی مەقسەدم ینی هەر هەمویان شایانی بردنەوەنە بەڵام ئەوم نەبینیوە نازانم لۆگن کانینهام چۆن دەورەکەی بینیوە من دەورەکەی کارکتەری جینسەکەیم زۆر پێ جوان بوو مایلز مۆراڵس عاشقی ئەو یاریمە سپایدەرمان ڤیدیۆی لەسەر دروست دەکەم کە چۆن ئەو یاریان زۆر شتی لە ژیان گۆڕیوە لە بەرامبەر تێڕوانینم بە ڤیدیۆ گەیم گۆڕیوە پێم وایە ناوازە بوو بەڵام کەس ناتوانانی ئینکاری ئەوەی بکەکەوە ئاشلی جۆنسن وەکو ئێلی با شێوەی ئاشلی جۆنسنیشتان پێنیشاندەم بۆ خۆشەویستانێکەوە نازانن ئاشلی جۆنسن ئەو ئاشلی جۆنسنە کە ڕۆڵی ئێلی دەجێڕیتن بەڕاستی نواندنێکی ناوازە دەکا و هەرچەندە شێوەی زۆر بە ئێلی ناکە تەنیا چاو برێزیات پێدەسی بەڵام کارێکی ناوازەی کردیە و هەرچەندە ئابیش بەڕاستی هەرچەندە خەڵک زۆر کێشیان لەگەڵ کارکردی ئابی هەیە بەڵام بڕۆی من ئاشلی جۆنسن دووبارە دەیباتەوە بزان پێشەوە خەڵاتی بردیتەوە لە بیر نییە لەوەکو کاتی خۆ وەکو ئێلی دیسان بردیەوە جارش دەیباتەوە لەوانەیە بیباتەوە دووبارە بزانی چی ڕوو دەدا Games for Impact واخەوە Games for Impact ئەو یاریانە دەگرتەوەکەوە کاریگەی ینی چۆن دڵی لە کاتی بڵاوبوونەوەیان لە ناو سۆشیال میدیا ئەوشتانە چۆن دڵ بیرۆکێکی نوێ دەخەنە ناو ڤیدیۆ گەیم بەگشتی دنیای ڤیدیۆ گەیم و چۆن دڵی کاردانەوێکی یەکجار گەورە دروست دەکەن چەند یاریەکمان هەیە It Founded و یاری Kentucky Road Zero TV Edition Springfire و Tell Me Why و Through the Darkest of Time یەک یاری لەوانم تاقی نەگرتەوە ناتوانم بۆ چنی خۆم بدەم بەڵام مامەزانام بینی لە چەناڵی زیزۆن یاری Tell Me Why دەکرد بە قسەی مامەزانابی کە یاریەکە کرد دەڵێ ئەو یاریە زۆر ناوازەیە لە بەرخاتری مامەزانای خۆشەویست هاوڕێیەکی خۆشەویستمە سڵاوڕێزم بۆی هێلێرەوە دەنگ دەدەین بە Tell Me Why Best Ongoing Game ئەوە ئەو یاریانەیە کەوا لایڤ سێرڤسن هیچنینە بەزگەمەنینە ئەو گەمانەی بەزگەمەنینە سوعبەت دەکەم هەم یاری ناوازەنە بەڵام ئەو یاریانە نەکەوە بەردەوام ئەبدیتیان لەبەوە دێتن و ئۆنلاینیان هەیە و بەردەوام لە بەرهەمهێنانن Apex Legendsمان هەیە Destiny 2 کە کیفم بەو یاری زۆر نایە Call of Duty Warzone کە زۆر خراپم لێی و فۆرتنایتمان هەیە کە زۆر خراپم لێی و یاری No Man's Skyمان هەیە هەمویان یاری ناوازانە بە تایبەتی بە بڕای من Apex Legends لەوانەیە بیباتەوە وە شایانی بردنەوەشە بەڵام هاوڕیان لەبیر نەکەن کەوە No Man's Sky ئەو یاریە
ئەگە بێت و باسی ئەوەی بکەین کە بەردەوام ئەپدەیتی لە بۆدی ئەو یاری لە 2016 بڵاوکرێتەوە تاوەکو ئێستا یەک ئەپدەیتی بە پارێنە نادیە هەر هەموو شتەکان بە فری دەنهێنیتن و لەسەریشانی ئەوەندە پژی لە یاریەک بکرێت بەڵام سەرەتا یاریەکە زۆر شکستی خوارد و زۆر ڕەخنێجی دەکە ئەو ڕێکلامی لە بۆیان کرد ئەوها نەبوو ئێستا نۆمان سکای بەڕاستی یاریشی ناوازەیە من زۆریم تاقی کردیتەوە لەسەر پیسی پێم وایە یاریشی ناوازەیە و دەنگ دەدەم بە نۆمان سکای بەهۆی ئەو ئەپدەیتە ناوازانی کە بڵاو دەکاتەوە بێست ئیندی یاری ئیندیپێندنت ئەو یاریە بچووکانەی کە بڵاو دەکرێنەوە یاری کاریۆنمان هەیە فۆڵ گایز ئۆڵتیمەت ناکداون کە ئەو ساڵ زۆر زۆر گەورە بوو یاریە هەیدیسمان هەیە سپانکی 2 و سپیرت فاریر ئارەنەو نازانم بەتەواتی من پێم وایە هەیدیز دەیباتەوە چونکە خەڵاتێکی یەکجار زۆر زۆریان هەیە ینی ئەو دانراوە لەگە فۆڵ گایز یاریشی ناوازەیەوە من زۆرم تاقی کردەوە بەڵام بەپێی ئەو قسانەی کە گوێم لێ بووە دەڵێن هەیدیس باشترین یاری ئەو ساڵیش دەبین نەکتەنیا یاری ئیندی ئەوتە یاری بچووک من دەنگ بە ئین هەیدیز دەدەم دەمی ئەو جۆرە یاریانە خەڵکەکی زۆر چۆن دەڵێ ئاگداری ئەو جۆرە یاریانە من هەرچەندە خۆم تاقی نەکردەوە ئینشاڵ تاقی دەکەم بێست مۆبایل گەیم باشترین یاری مۆبایل Among Us, Call of Duty Mobile, Genshin Impact, Legends of Runeterra لەگە پۆکیمۆن کافێ میکس ئەو یاریم نەکردیە لەجند ئەوژ نەکردیە گەنشین ئیمپاکت من تاقی کردو لەسەر پلەیستیشن 4 ستایلی من نەبوو یاریەکە خۆش دیارە بەڵام ستایلی یاریکردنی من نییە بەردەوام چکە یارانی بەردەوام بیکەین و Call of Duty Mobile یاریشی ناوازەیە بەس نازانم ئەو ساڵ دانرایە Among Us دەنگ بە Among Us دەدەم ئەو یاریە زۆر زۆر ڕاقیەوە زۆر ناوازێت تامەجی یەکجار زۆری هەیە لەگە برادران یاری بکەی وەکو باشترین یاری مۆبایل best community support ئەو لەو خەڵاتەکە دێتە ئەو ستودیۆیانەی کەوا زۆر زۆر بە ناوازایی ڕێز لە کۆمەڵگەیەکی خۆیان دەگرن لە گەیمەرانی خۆیان دەگرن بەردەوام کۆنتاکتیان باشە لەگەڵ گەیمەرانیان ئایپێکس لەجنسمان هەیە دەستنی 2 فۆڵ گایز فۆرتنایت نۆمان سکای وەروەها ڤالۆرانتمان هەیە کە منەو یاریە تۆزەک عەقڵ دەگری خۆشە بەڵام دەبی کاتی تێدا بەسەر بکاتێکی زۆر زۆر من پێم وایە فۆڵ گایز دەیباتەوە ئەگەر لە تویتەرتان هەیە تویتەری ئەوەی بکەن فۆڵۆی جەماعەتی فۆڵ گایسی بکەن ویدیۆکان کارێکی عەندیکە دەکەن ڕۆژانە میمی زۆر جوان بڵاو دەکەنەوە زۆر جوان قسە لەگەڵ بەکارهێنەری خۆیان دەکەن گەیمەرانی خۆیان دەکەن پێم وایە فۆڵ گایز ئەو خەڵاتە دەباتەوە best VR and AR games Dreams ئەو یاریێکی پلەیستیشن تایبەتە پێم وایە نەبیباتەوە Half-Life Alyx پێم وایە دەیباتەوە Marvel's Iron Man ئەوەش تایبەتە پلەیستیشن VR ئەوەش پێم وایە نەبیباتەوە Star Wars Squadrons پێم وایە بیباتەوە کە ئەوەش ڤێژنی VRی هەیە The Walking Dead Saints and Sinners ئەوەش پێم وایە نەبیباتەوە چۆن یاریم نەکردی و نەشم دیتە پێم وایە Half-Life Alyx دەیباتەوە من پشتی لەو یاریەش دەکەم چکە زۆر زۆر ناوازەیە ئەو گەیم پلەیانێک کە بینیومە لە یوتیوب بەچەند ساعاتێک پێم وایە دەیباتەوە چکە گەورەترین یاری VR تاوەکەس دروست کرابی Innovation in accessibility لوم نایە accessibility اوكي شریتەکە جووی Assassin's Creed Valhallaمان هەیە Groundedمان هەیە Hyperrootمان هەیە Last of Us Part 2مان هەیە Watch Dogs Legionمان هەیە جارێ با پێتان ئەو خەڵەتە معنای چییە واتان کەسێک ئەگەر دەستی تاوا نەبی ینی خاوەن پێداویست تایبەت بی یاخود کوێرە چۆن ڕەنگ کوێر بیت ڕەنگەکان بە تەواوەتی نەبینی یاخود قاچ تاوا نەبی میم کێشەیەکی هەبی نەتوانی وەکو مرۆڤی تابیعی یاری بکە ئەو یاریانە کامە لەو یاریانە باشترین کاریان کردێت تاوەکو لەگەڵ زۆرینەی خەڵکی بگونجێن من ئەو خەڵاتە دەدەمە بە بڕای خۆم دەدەمە Last of Us Part 2 لەبەرەوەی لە یاری Last of Us Part 2 دەتوانی بە کەلەر بلاین یاری بکەیت بە زۆر نوعی accessibility دەتوانی یاری بکەیت تەنانەت دەتوانی کۆنترۆلەرەکان کەم کێەوە دوگمەکان کەم کێ بیکەوێت چەند دوگمەیەک یعنی بێ حەد دەگە بچێت ناو مۆدی accessibilityەکەی دەیان زۆری دەبینی بۆیە پێم وایە Last of Us Part 2 دەیباتەوە هەرچەندە Assassin's Creed Valhalla'شم تاقی کردو accessibilityەکەی باشە بەڵام ناگاتە یاری The Last of Us Part 2 Best Action ئەو یاریانێکەوە باشترین ئەکشنی تێدایە لە ناو ژانڕی ئەکشن جیان دەبێتەوە دومی تۆرناڵ دەیباتەوە بێگومان یان هەیدیس دوو یاری زۆر ئەکشنە نیۆتو مەبەستم ئەو یارم نەکردی بەش یەکەم کردی بەڵام دوم نەکردی Street of Rage کە یاری زۆر زۆر ناوازەتی هەرە بەڵام کاتم نەبووە تاقی کەم و هەشتمانە ناو گەیم پاسی پێم وایە دومی تۆرناڵ دەیباتەوە بەش یەکەمی دوم زۆر زۆر بەدڵەوە پێم وایە ئەو بەشەش دەیباتەوە Best Action Adventure ئەوەیان سەرکێشیە ئەو خەڵاتە تۆزە قورس دەبی بۆ من لەبەرەوەی Assassin's Creed Valhalla هەم ئەکشن و سەرکێشیە Ghost of Tsushima بەردەوام ینی هەم شەڕی تێدایە و هەم ئەکشنیشە و هەروە هەڵهێڵانی مەتەڵوشتی تێدایە سەرکێشیە ماڤڵ سپایدەرمانیش ناوازێ لەو ژانرەی
هەموو ئەو یارانم هەموو کردیە ئۆریان دەگوڵەوەس بم تاقیکردەوە Star Wars Jedi Fallen Orderم تاقیکردەوە Last of Us شم تاقیکردەوە ئەو یارانە هەمووی تەواو کردیە وەکو باشترین یاری ئەکشن ئەدڤێنچەر ئەوە تۆزە قورسە هاوڕیان بیرم لەو خەڵاتی نەکردبووە The Last of Us Part 2 ئەکشن و ئەدڤێنچەرە بەڵام تۆزە درامایەتەکەی بەرزرە ناوی ناتوانم خەڵاتە بدەمە ئەو یاریەم بەڵام Star Wars Jedi Fallen Order ئەم ئەکشن و ئەدڤێنچەرە ئەوەش مەتەڵن هەڵهێنانیشە بەڵام ئەو یاریەش باوەڕ ناکەم بتوانم ئەو خەڵاتەی پێ بدەم ئۆری هەر ناتوانم خەڵات پێتم بێ ئۆری زیاتر عاشقی میوزیک و گرافیکەکەی من نەک ئەکشن و ئەدڤێنچەرەکەی مارڤڵ سپایدەرمان گۆست ئۆف سوشیما ئەساسن کرید ڤالهاڵا وڵای ڤالهاڵا ئەکشنە بەڵام زۆر قەنەعەتم بە شەڕەکەی نەدەهات چەندە شەڕەکانی ینی شێوازی کۆمباتی شەڕکردنی لە دوو یاری ڕابردووی باشترە بەڵام بۆ دەرەجەیش نییە هێشتا گۆست ئۆف سوشیما یاخود سپایدەرمان چکە سپایدەرمانیش هاوڕێیان بۆ کەسانی کە فشیان بە یاری سپایدەرمان دێتنەڵی منداڵانەوەشتانە هەتا نەیکی نازانین چەند نایە زۆر نایە لەو دوو نازانم کامی هەڵبژێرم وەڵا 1 2 3 4 5 6 7 9 10 11 12 13 14 15 19 چاپ قوپات دەکەم لە چێ ڕاستام غار دەدانی شاستا لە لای ڕاستە ئێمە لە سپایدەرمانی ئۆکێ ئەو خەڵاتی دێنە سپایدەرمانی تا کۆستە دەنگ سپایدەرمانی لێ ئۆکێ best role playing ئەو یاریانەی کەوا گەیمەران دەتوانن بەبێ چیرۆک بکەن بە خۆیان ببنە چیرۆک لە خۆیان دروستکەنەوە قسەی خۆش و شتانە بکە پێی دەوتێت role playing ئەو شتانە هەمانە Final Fantasy ریمیکە نوێیەکە Genshin Impact Persona 5 Royal Wasteland 3 Yakuza Like a Dragon چیانم نەکردیە بەڵام لەبەرەوەی Genshin Impact دەڵێن لەو role playing زۆر خۆشە لە بەرخاتری جەماعەتی Genshin Impacتی دەنگ دەدەینە Genshin Impacتی best fighting باشترین شەڕکردن ئەوە ئاسانە لە بۆ من ئەوم نەکردیە Under the Birth of the Exile One Punch Man Street Fighter 5 Champions Edition Mortal Kombat 11 Ultimate یاخود Grand Blue Fantasy Versus من دەنگ بە Mortal Kombat دەکەم ئەو یاریم کردی و هەمیش پێم وایە باشترین یاری فایتینگی ئەو ساڵ هەرچەندە زۆر خەڵک دەڵێن Street Fighter باشترە بەڵام Street Fighterم زۆر نەکردیانمان بەڵام زۆر نەکردیان Best Family باشترین یاری کە لە بۆ خێزان گونجا بیتن Paper Marioمان هەیە Minecraft Dungeons Mario Kart Live Fall Guys Crash Bandicoot 4 is About Time Animal Crossing من یەکسەر دەنگ بە کراشی دەدەم لەبەرەوەی پێم وابوو دە لە دەم پێیدا و یاری زۆر نازدارە Best Sim Strategy باشترین یاری استراتژی XCOM Microsoft Flight Simulator Gears Tactic Desperado لەگەڵ Crusader King 3 من ئەو دەنگ ئەوە بە Microsoft Flight Simulator دەم پێم وایە شایانی بردنەوەی خەڵاتە چیە استراتژی واتە لە کاتی ڕاستەقینە بتوانی بە شێوەیەکی پلتفۆرم یاری استراتژی بکەیت تایبەتە زیاتر بە PC ئەو نوع ئەستایڵ یاریکردن من Microsoft Flight Simulatorم کردیەم و پێم وایە یانی خەڵاتە باشترین یاری کێبڕچە یاخود وەرزشی Dirt 5 FIFA ئەوە دەرم F1 2020 FIFA 21 NBA Tony Hawk's Pro دەنگ نادەمە FIFA 21 بە هیچ نەوەک خاوەنی خەڵات هەندڵەی دانی بردنەوەی خەڵاتیە من دەنگ بە F1 2020 هەرچەندە من یاریەکە 2020ەکەم نەکردیە من 19ەکەم کردیە زۆر ناوازە بۆ وەکیدم لەوەی دەکەشی ناوازیە Best Multiplayer باشترین یاری ئۆنلاین مالتیپلەیەر بەجەماعی گەیم لەگەڵ هاوڕێیانی خۆت Animal Crossingمان هەیە Among Usمان هەیە Call of Duty Warzone Fall Guysمان هەیە و Valorantمان هەیە من دەدەمە Among Usی لەبەرەوەی باشترین یاری مالتیپلەیەرە بە بەڕای من ئەو ساڵ Content Creator of the Year باشترین چۆن دەڵێ یوتیوبەر یاخود ئەو کەسانی کە بەردەوام بەرهەمی ڤیدیۆ گەیم بڵاو دەکەنەوە ئەمانە ئالانا پیرس کە زۆر خۆش دەوێت یەکە لە باشترین ڕۆژنامەنووسەکانی بواری گەیم و یەکە لەو کەسانێکەوە وای لەم کردێ بمە ڕۆژنامەنووسی بواری گەیم جێی ئەندۆپێسمان هەیە زۆر ئەوەی تێدا ئیشی وانە سنیاریۆ تێدایە هەروەها نیکمان هەیە نیکیش ئۆکەیە بە بەلامەوە وەڵام تیمتی ئەوەی ناناسم بە تەواوەتی ڤالکریشمان هەیە من دەنگ بە ئالانا پیرس دەدەم زۆرم خۆش دەوێت و پێم وایە شایانی بردنەوەی خەڵاتەشە Best Debut Game ئەو یاریانەیەکەوە ستودیۆیەکی نوێ یەکەم یاری خۆی کە بڵاو دەکاتەوە وڵی هاوڕێیان یەکی لەو یاران نەکردێ نازانم دەنگ دەمە چییە بۆیش بەڵام مۆرتال شێڵم زۆر جێرێ بۆ مۆرتال شێڵ دەنگ دەینەوەی Best E-Sport Athlete باشترین یاریزانی E-Sport ماثیو جێم لێی نەبووە
ئەنفەنی جێمنێ بۆ زۆر هەواڵش مەسەری دووسکرد و پێشترێ تیم زۆر جێرە بۆ هەواڵ زۆر سەدوسکرد لە بەرنامەی هاشتاگ لەوان هەموو لاعبی لیگ ئۆف لێجندزینە ئەوەی کال ئۆف دیوتی ئەو کال ئۆف دیوتی ئەوە CS:GO من دەنگ بە ئینی بدەم ئین یاخود ئیان ئەوم هەواڵم زۆر لەسەر حەزم کرد و کوڕی کە یاریزانی زۆر ناوازێ بۆی دەنگ بەوی دەدەین بێست ئیسپۆرت کۆچ لایەوە نازانم دەنگ دەمە چییە ئەوانە باشترین ڕاهێنانی وەرزشینە ڕاهێنەری وەرزشینە بدەینە ئەو چاوبعینەکەیت بخۆشم چاوبعینەکە بەڵام ڤیدیۆی چاوبعینیشی سەر ناکەم بێست ئیسپۆرت ئیڤنت باشترین ئیڤنتی ئیسپۆرت ئەوەیان لەوەی شتەشی لێ دەزانم CS:GO زۆربەی کات باشترین بێست ئیسپۆرت گەیم باشترین یاری ئیسپۆرت کە ڤالۆرانتمان هەیە لیگ ئۆف لێجندز فۆرتنایت کانتر-سترایک ڕا کال ئۆف دیوتی وڵایی بدەینە کال ئۆف دیوتی باشە چونکە ئەوە پێم وایە شایانیتی بێست ئیسپۆرت هۆست ئەوانە ناناسم بەس بۆ دەنگ بدەینە وڵاوی دەناسم ئالێکس ماندێس کە بەدیجێ گۆڵدن بووی ئەوە زۆر یاریەکان پێشکەش دەکاتن بێست ئیسپۆرت تیم ئەوانە کەسیان ناناسم بەڵام بدەینێ لیگ ئۆف لێجندزمانێ کال ئۆف دیوتی لیگ ئۆف لێجندز ئۆڤەرواچ دۆتا 2 هەردەمە کۆڵ دیوتی ئۆکەی هەوڕێیان دەنگماندا بۆ کەسانەی کە ئازانێ ئێوەشتان دەنگ بدەم من دەنگم دایتە باشترین یاری ساڵکەوە زۆرترین دەنگم دایتە یاری گۆست ئۆف سوشیما لەگەڵ یاری دڵ لاست ئۆف ئەس پارت و چەند 1 2 3 خەڵات دێگوان لە گۆست ئۆف سوشیمای 1 2 3 خەڵاتی لە لاست ئۆف ئەسی وڵات 4 خەڵات دایتە لاست ئۆف ئەسی 4 خەڵاتمان دایتە لاست ئۆف ئەسی 5 لە بۆ لاست ئۆف ئەسی بەس بیم خەڵاتە گەورەکەمان دایتە گۆست ئۆف سوشیمای عزیزان و خۆشەویستانم هیوادارم سوتان لەو ڤیدیۆ وەگەربی ئەوشتوان دەنگ بدەن تکا دەکەم کەوا دەنگ بدەن ڤیدیۆش جوردێژ و بەڵام شایانی بوو شایانی و ڤیدیۆی بوو و حەزم کرد پێکەوە تاقیکەینەوە نازانم هەستانەیە بەردەوام بۆ کڵاو هێدفۆنەی قسە بکەم یاخود تەبیعی بمەوە حەز دەکەم لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن پڵاش لەبیر نەکەن سەبسکرایب بکەن گەر نەت کردیە تا ڤیدیۆ داهاتوو ڕێز و خۆشەویست قوڵ بکەن خواتانە لەگەڵ